سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی سفر یەک ژیری ئەمڕۆ بەرواری 19 مانگی نوێیە 270یەکەمین ئەڵلقەی سفر یەک ژیری تۆمار دەکەم خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی دیکە بە پڕ زانیاری نوێ واروەها دەنگۆی گەورەی گادۆڤوار دزەپێکردنی نوێی GTA 6 واروەها ئەگەرێکی یەکزار زۆر لەم هەفتەیە ئینشاءڵڵا State of Play پلەیستەیشن دەبینین تۆنێک یاری دەبینین کە لە هەفتەکان ڕابردوو زۆرمان باس کردووە بەڵام ئێستا تەقریبان وا پشڕاست دەکرێتەوە تکا دەکەم دگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەن پەیجی All for Less لەم هەفتەیە گیڤەوەیەکی سەرنجڕاکێش و ناوازان جام دەدەم بۆ کەسانی کە دەیانەوەیە سوود وەربگرن بەشداریکردنی زۆر ئاسانە لە پەیجی فەیسبووکی All for Less چەند مەرجێکی سادەی داناوە بۆ ئێوەی ئازیز بۆ ئەوەی سوود لەم گیڤەوەیە وەربگرن ئەویش گەیم پاسی دومانجی وەروە پڵسی سێمانجی بۆ PS5 و وەروە PS4 و بێگومان بۆ ئێکسبۆکس جا مەرجەکان چین یەکەمیان لایکی ئەو پۆستە دەکەی کە لە فەیسبوک هەیە ئێستا توانین بچێنە پەیجەکەیان و بیبینی سێ هاوڕێی خۆت لە کۆمنتی ئەو پۆستە تاک دەکەی وەروە جۆنی تەلەگرامەکەیان دەکەی کە تەلەگرامەکەیان بێگومان لەگەڵ پەیجەکەیان لە دیسکریپشندا دێم دەتوانن سوودی لێوەربگرن دەربارەی نرخی یاریەکانیش لەم هەفتەیە تۆنێک ئۆفەریان ئاشکرا کردووە کە دەمێ پێتانی بڵێم مافیا تریلۆجی بە هەرزانترین نرخی ئێستا بەردەستە Red Dead Redemption 2 یاری Mortal Kombat 1 Last of Us Part 2 Remaster Forza Horizon 5 Kingdom Come Deliverance 2 لە All for Less ئێستا بەردەستە وەروە Modern Warfare 3 Ghost of Yotei دەتوانانی ئێستا پری ئۆردەری بکەن کە لە ماوەی 2 هەفتەی داهاتوو بەردەستە وەروە Sniper Elite 4 Astro Bot Mafia The Old Country Metal Gear Solid Delta نوێیەکە Mortal Kombat 11 GTA 5 Hitman Spider-Man 2 Night Range Elden Ring ئەگەر حەستان لە ئارکیە یاخود Ghost Recon Breakpointە Plants vs Zombie Rematch Call of Duty Black Ops 3 Los Solosal کە یاریشی نوێیە Ninja Gaiden Black کە ریمیکە نوێیەکەیە یاخود Insurgents Sandstorm Arma Reforger UFC 5 یاخود پڵسی 12 مانجی دەوێت بە شێوەی پریمیەم یاخود بە هەر شێوازێک دەتەوێت It Takes Two-یان هەیە Dying Light The Beast-یان هەیە Senua's Saga Hellblade 2-یان هەیە یاخود Dynasty Warrior و دەبێت بەش دەبینەکەن لەم هەفتەیە چ بڵاو دەکرێتەوە FC 26 کەواتە باشترین شوێن سەردانی بکەی ئێستا حالیان All for Less بۆ دەستکەوتنی فیفا نوێیەکە FC نوێیەکە وەروە لەبیر نەکەن گیڤەوەیەکیشان هەیە لە پەیجی فەیسبووکیان بەشداریکردن زۆر ئاسانە هیوادارم سوودی لێوەربگرن سوپاس بۆ All for Less بۆ سپۆنسەریکردنیان بەرنامەی سفر یەک ژیری بێمەلای هەواڵەکانی ئەم هەفتەیە و بزانین چی بڵاو کراوەتەوە یاری Dying Light The Beast ئێستا حالیان بەردەستە و نمرەکانیشی مام ناوەندی باشن هەفتاوەشتی بەدەستێناوە پێم وابی ئەو کەسانی کەیفیان بە Dying Light 1 دەهات ئەو یاریان زۆر بەدڵ دەبی لەبەرەوەی زۆر لە کێشەکانی کە لە بەشی دووەم گەیمەران کێشیان لەگەڵ هەیە بۆ کێش تەکنیکی مەبەستم نییە بەڵکو مەبەستمەوەی کە دایانوت جیهانەکە زۆر گەورەیە شەو زۆر ترسناک نییە کە لە بەش یەکەم ئەو جیهانە زۆر گەورە نەبوو لەبەر چیرۆکە تاو لینیەر بوو شەویش ترسناک بوو یاخود قوتارت نابی لە شەو یعنی پێویست ناکە بە شەو شەڕ بکەی لەبەرەوەی قوتارت نابی ڕزگارت نابی لەو بەشە نوێیە کە یاریەکە زۆر زەبەلاح نییە فول پرایسیش نییە واتە نرخی تەواویش نییە دەتوانی ئەنجامی بدەیت و ئێستا حالیان بەردەستە و نمرەی هەفتاوەشی بەدەستێناوە بۆ کەسان کەیفیان Dying Light 1 دێ زیاتر زۆر کەیفیان پێدەیە وا بێگومان FC 26 لەم هەفتەیە بەردەست دەبێت تاوە کەسە نمرەکان هێشتا بەتەواوەتی بڵاو نەکراوەتەوە بێگومان یاری وەرشەکان نمرەکان بەتەواوەتی بڵاو ناکردەوە بەڵام پێم وابی ئەوە لەوانێ باشترین فیفا بی لە ماوەیەکی یەکجار زۆر لەبەرەوەی گەورەترین گۆڕانکاریەکان شتی نوێ نییە لە بۆ یاریەکەی زیاتکە بەڵکو دەستکاریکردنی ئەو چێشانە بوو لە فیفایەکان ڕابردوو هەبووە پێم وابی گەیمەرانی سەرسەختی فیفا ئەم یاخود FC هەدەڵە فیفا بەخۆی FC ئێستا تۆزێکی لێتە ڕادێ زۆریان بەدڵ دەبی و دەتوانین ئێستا حالیان لە All for Less وەکو باسم کرد فیفای نوێ بەدەست بخەن وەرا یاری نوێمان هەیە Sonic Racing Crossroads ئەم یاری نوێی سۆنیکی کار ڕیسینگە واتە لێخوڕنی ئۆتۆمبیل و ڕیسینگە هیوادارم سەرکەوتوبی لەبەرەوەی سێگا زۆر بە زەخمی گەڕاوەتەوە هیوادارم لا ساڕوانەکانیش بپێکمان وەرا Baby Steps لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە من زۆر چاڕوانەوە یاریە بەڕاستی 100% دەیکڕم بەڵام دەبی کات دۆزمەوە لە بەربەری کۆتایەکانی دەسڕاندی جیمە و لە دوو هەفتەی داهاتووش چ دێتن Ghost of Yotei دێ دەمێ
تاوەکو سەری ساڵ مەجار بدۆزمەوە ئەم یاریە بکەم بەڕاستی زۆر زۆرم حەز دێ لەبەرەوەی ئەو کەسە دروستی کردێکە یاری ناو مەنزەڵەکە پیاوی ناو مەنزەڵەکەی دروست کردووە لە یاری زەحمەتەکانە بەڵام کۆمیدیە چێژی لێ وەردەگری چاوتان لەسەری بێ وەڕا لە هەفتەی داهاتوو یاری سایلەنت هیل F بڵاو دەکرێتەوە کە بەپێی هەندێک لە ریڤیوە سەرەتاییەکان بی دەڵێن زۆر نایابە ترسناکە جیاوازە تەمەکە هەرماوە بەڵام ترسناچەکەی ترسناچی ئەوە نییە وەکو ساڵن هیڵەکانی ڕابرد و ترسناچێکی نوێ کە سێتینگەکی ژاپۆنە با ساڵی 1960ەکان دەکەەوە ژاپۆن بەڵام بە ستایلی ساڵن هیڵی پێم وابی بۆ چوونی من نمرەکەی لە هەشتایەکان دەبی ناگاتە 90 پێم وانێ بگاتە 90 بەڵام لە هەشتایەکان دەبی پێشمە لە هەشتای بەرزەکانە مەسەر 85 بەسەرەوە لەوانە 84 بەرز بینێ ئەگەری هەیە بەڵام من بۆ خۆم 85 بۆ 90 پێشبین دەکەم زیاتریش بیرۆکەم ئانی مێشکم لە بۆ 86 دەڕوە هیوادارم یاریەکە لە ساڕوانەکانی گەیمەران ببین بێمە لە گەیم پاسی تۆنێک یاریان ناشرا کردووە کە لە ماوەیە بەردەستە و هەندێکی کەش بەردەست دەبێت نمونە هەیدیسە ئاوەکو یاری گەورەکان هەیدیس دەگەڕێتە سەر دێت سەر گەیم پاسی فرۆسپەنگ 2 ئاوەکو یاری گەورە مۆدرن وارفێر 3 لەگەڵ پاپا پیک ئەگە کیفت پێدێ لەگەڵ چەند یاریی دیکە لەم ماوەیە دێتە سەر گەیم پاسی دەتوانن سوودی لێوەربگرن بێمە سەر هەواڵەکانی پلەیستەیشن و بێگومان گەورەترین هەواڵی ئەم هەفتەیەشمان ئەوە بووکەوە لەم هەفتەیە گاد ئۆف واری نوێ زانیاری نوێ لەسەر بڵاو کرایەوە بە تایبەتیش شمشێرەکەی گاد ئۆف وار یاخۆ شمشێرەکەی کرەیتۆس لەم هەفتەیە چەندی سەرچاوی جیاواز بە تایبەتیش تۆم هێدەرسن جەپێکەری هەرە بەناوبانجی ساحەبی ئینسایدەر گەیمینگە کە ئاڵتێتێکی گەورەی وەبسایتێکی گەورەی لە بۆ جەپێکردنی یاریەکان بە فەرمی ڕایگەیان وتی شمشێری داهاتی دەستی کرەیتۆسی بیبینن شمشێرەکەی شمشێرێکی مسریە کە شمشێرە قەوسەکەیە خۆتە قەوسەکەی کە لە گاد ئۆف واری ڕاگنەڕۆک لە DLC-یەکەی کە ڤالهاڵا بوو بینیمان لە کۆتاییەکەی ئەو شمشێرەمان لە دەستی چێ بینی تیر بینی کە شمشێرێکی چەند دەڵێن ئیجیپشن مەثۆلۆجی یاخود مسریە هەروە وتشی کەوە زیاتر قسەی لەسەر ناکە قسەی دیکەی جێلێەوە بەڵام زیاتر ناوێت قسەی لەسەر بکە بەڵام وتی ئەو یاریە نوێیەی کە گاد ئۆف واری دەیبینین لە ماوەیەکی نزیک ئەو یاریە نییە واتە ئەم چۆن دەڵێ ئەم گاد ئۆف وارە زەبەلاحەنیە کەەوە گاد ئۆف واری 6 وەکو زنجیرە سەرەکی بەڵکو ئەو یاریە نوێی کە دەیبینین لە ماوەی چەند مانجی داهاتوو یاخود سەرەتای ساڵی داهاتوو یاریە بچووکەکەی گاد ئۆف واری دەبی کە چ لە مێژە باسمان کردن ساڵێکە دەنگوێمان هەیە کە باسی کرەیتۆسی دەکات لەگەڵ براکەی و پەیوەندی بە زیوسی و هەیە لە سەردەمی یۆنانی کۆن واتە باسی ڕابردوو دەکات ئەمە یاریشی بچووکە بەڵام وەکو یاری گەورە دەڵێت دوو یاری زەبەلاحی گاد ئۆف وار لە بەرەمێنانن لە یەک کاتدا عینداخود دەبێتە سێ یاری بەڵام ئەو یاری دیکە تقریبا ئامادەیە بۆیە قسەی کردووە دەڵێت دوو یاری دیکەش لە بەرەمێنانە پێشبینی دەکا یارێک گەورەکە بێگومان ئیجیپشن مەثۆلۆجی واتە ئەفسانەی مسریبی کە لە مێژە دەنگۆ هێوا پێشەوەی ڕاگنەڕۆکی دروست بکەن هەر خۆیان پلانیان وا بوو بستنە مسر تەنانەت تیزەرێکیان بۆ بڵاو کردەوە یاخود لە دۆکومنتاریەکەی گاد ئۆف وار کات خۆی بینیتانە لە دۆکومنتاریەکەش باسیش کراکەوە ئەم دیمەنە دەبینین ئەمە گاد ئۆف واری مسرە کە کرەیتۆس لە ناو شکۆتێک دەدێت دەچێتە سەحرایەک کە پێشەوەی پلانەکە بگۆڕن لە مسر لە بۆ نۆرس یاخود جەماعەتی ثۆر و ئۆدن و ئەوانە پێشەوەی فیرعونەکان بەجێ بێڵن ینی دوای فیرعونەکانی بەجێهێشت هاتنە نۆرس هاتنە لای ثۆر و ئۆدن و ڤۆکی و ئەوانە بەڵام پێشتر پلانیان هەبووە لەسەر مسر دروستی بکەن بەڵام من پێم وابوو هۆکاری سەرەکی ئەو بکەوە ئەساسن کریدیش لە مسر بوو ڤێژنی مسریان تاقی کردەوە پێم وانە بوو ئاسۆنی یەکسەر خۆی لە مسر بدات چەندە کە ڤالهاڵایە کە ڕاگنەڕۆکیان بڵاو کردەوە ڤالهاڵای ئەساسنیشە بڵاو کراوە ینی ڕێک هەمان شت هە دروست بووە بەڵام دڵخۆشم کەوا دەبینم کەسێکی بەناوبانگ و دزەپێکەرێکی وا باوەڕپێکرایی وەکو تۆم هێدەرسن دەڵێ شمشێری داهاتووی دەستی کرەیتۆسی شمشێرە خڕەکەی ئیجیپشن مەثۆلۆجی یاخود ئەفسانەی مسریە کە زۆر دڵخۆشم بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا چۆن چیرۆکەکە دەگوازنەوە مسر ئایا چۆن چیرۆکی ئەیتریەس و کرەیتۆس درێژەی پێدەدەن کرەیتۆس چی بەسەر دێ ئەیتریەس چی بەسەر دێ یاخود یاریەکەی دیکە چییە هێشتا نازانین بەڕاستی چکە دەڵێت دوو یاریمان هەیە بەڵام پێم وابی یەکێ یاریەکان پەیوەندی هەب بە ئەیتریەسی دەبی بە تایبەتی گەشتەکەی ئەیتریەس بۆ دۆزینەوەی جایەنت و زەبەلاکانی دیکەی کە لە تەواوی مەملەکەتەکان یاخود لە ئەفسانەیەکانی دیکە هەڵاتون هیوادارم یاری داهاتوو ئیجیپشن بی وەکو گاد ئۆف وار 6 وەکو یاری ڕئیسی یاری بچووکەکەش زۆری نەماوە لە هەفتەی داهاتووش نەیبینین لە ماوەی چەند مانجی داهاتوو
پێشبین دەکەم هەر بیبینێ. بینە سەر ستیت ئۆف پڵی. ستیت ئۆف پڵی لەم هەفتەیە تاوەکو جمعەی داهاتوو پێشبین دەکەم وەکو خۆم تا جمعەی داهاتوو ببینین پێشبینی منیش وایە وەکو ساڵە وەکو ستیت ئۆف پڵیەکانی دیکە نمونە لەوانەیە سێشەم یان چاشەم پلەیستەیشن ئاشرای بکە لەوانەیە پێنجشەم ئەنجامی بدە واتە ڕۆژێک پێش ستیت ئۆف پڵیەکە پلەیستەیشن پۆستێک دەکات کە ستیت ئۆف پڵی بەڕێوەیە و بێگومان ڕۆژی پاشی ستیت ئۆف پڵیەکە ئەنجام دەدا. پێم وابێ ستیت ئۆف پڵیەکی گەورەیە لەبەرەوەی وڵڤرین 99.9 دەیبینین ڕزدنی ڤڵ کارکتەری لیۆنی لەوانەیە تێدابێ و بیبینین بەپێی دەنگۆیەکان بی لەوانەشە ئەو یاری نوێی گادۆڤارێکی یاری بچووکەکەی نەک یاری گەورەکە ببینین و بەرواری بڵاوکردنەوەشی بۆ ئاشکرا بکرێ لەگەڵ چەند سوپرایزێکی دیکە بە تایبەتیش یاری ساڕۆس کە لە مێژە نەمان بینیوە لە پارساڵ بینیمان بەڵام ئەمساڵ نەمان بینیوە ساڕۆس کە بڕیار لە 2026 بڵاو بکرێتەوە ئینترگلاکتیکی نایتدۆ کەرچەندە ئینترگلاکتیک لەوانەیە لە ستیت ئۆف پڵی نەبینین لەوانەیە لە کۆنفرانسی سەری ساڵی جێف کیلی بیبینین لە گەیم ئەوۆردز بیبینین بەڵام ئەمان هەمووی چۆن دەڵێ پێشبینی کراون و پێشبینی دەکرێن و وەکو دەنگۆیەکی گەورە هەیە وڵڤرین ببینین لەبەرەوەی دەڵێن ترۆلەری یاریەکان ئامادەیە و بەرواری بڵاوکردنەوەژی هەیە. تەنانەت لەم هەفتەیە دەنگۆیەکی دیکەشە بوو کەەوە یاری ڤێنەمیش کانسڵ نەکراوە ئەگەر لە بیرتانی پارساڵ بوو پێرار بوو زۆر بەدری دوورژی باسم کردو بۆیە دەڵێم پێشتر باسمان کردووە لیکێکی گەورە دزەپێکردنێکی گەورە داتابیسێکی گەورە ناو کۆمپانیای یاخو ستودیۆ ئینسۆمنیاکی پلەیستەیشن دزەی پێکرا یەکێک لەو یاریانەی کەوا لە بەرەمێنان بوو لە دوای سپایدەرمان 2 یاری ڤێنەمە کە یاریی ستاندەڵۆنی بچووکە نەک یاریی زەبەلاح وەکو سپایدەرمان 3 هاوشێوەی مایلز مۆراڵسە سپایدەرمان مایلز مۆراڵس لە بۆ زنجیرە سپایدەرمانی واتە یاریی مامناوەند دەبی نە گەورە نە بچووک جا ڤێنەم پێشبینیەکان وابوو لەبەرەوەی لە مێژە لە بەرەمێنانە پێشبینەکان وابوو کانسڵ کرابی لەوانەیە بۆی تاوکوست پارێن بەڵام پێ دەنگۆیەبی دەڵێ لەگەڵ وڵڤرینی ئاشرای دەکەن و لەوانەشە ڤێنەمیش بۆ ساڵی داهاتوو یاخود 2027 ڤێنەم بڵاو بکرێتەوە من بخۆم پێشبین دەکەم ئەگە بێت وڵڤرین لە 2026 بی ڤێنەم دەستە 2027 و لە 2026 ڕێک سپایدەرمانی 3 ببینین لەبەرەوەی لە 2028 چ بڵاو دەکرێتەوە 27 بگمان پلەیستەیشن 6 بڵاو دەکرێتەوە کاتە لەو کاتە هەم کڕۆسژیان دەبێت لە بۆ دوو کۆنسۆڵ و هەم سۆنیش یاریی نوێی سپایدەرمانی هەیە تاوەکو بڵاوی بکاتەوە. ئەمە دوای دەنگۆیەکان لەسەر ستیت ئۆف پڵی وڵڤرین ڤێنەم وەروە بێگومان کرەیتۆسیش لەوانەیە لە ستیت ئۆف پڵیەکە ئەگەری هەیە بیان بینین. بێمە سەر ئەپدەیتێکی نوێ لە بۆ پلەیستەیشن 5 لە مەفتەیە بەردەستکرا ئەپدەیتێکی زۆر گەورە نییە بەڵام چەند شتێک زیاد دەکەن نمونە پاوەر سەیڤەر زیاد دەکەن کە مۆدێکە هێز و توانای پلەیستەیشنەکەت کەم دەکات و تاوەکو کارەبا کەمتر بەکاربێنێ چەند یاریەک لێستاوە سەپۆرتی دەکەن واتە فرێم ڕێیتت کەم دەبتەوە لە 60 دەبێتە 30 لە 4K دێتە خوارەوە زۆر پاوەر بەکارڕاهێنێ هۆکارەکەش چییە سۆنی نەیگوتی هۆکارەکە ئەوەیە کە خۆمان ئامادە دەکەین بۆ هاندهێڵدەکەی پلەیستەیشنکەوە یاریەکان بە پێویستیان بەهێز و توانایەکی زۆر نەبێت بۆ ئەوەی کار بکەن بەڵکو سۆنی دەڵێ هۆکارەکە بۆ ئەوەیەکەوە ئۆپشنێکیان هەبێت بۆ ئەوەی ژینگە بپارێزن کارەبا کەمتر سەر بکرێشتا قسەکان وایە سۆنی ئامادەکاری دەکات لە بۆ هاندهێڵدە نوێیەکە نەک لە بۆ بگومان لەو پاراستنی ژینگەش دەیکەن ئەوەکو ئۆپشنێکە بەڵام زیاتر بۆ ئەوەیەکەوە تێز دەکەن ئەو یاریانە بە هێز و توانایەکی کەمتر چۆن کار دەکەن نمونە گادۆڤار ڕاگنەڕۆک ئەگە بێت و لەسەر هاندهێڵدەکەی پلەیستەیشن 6 کاتێکە باڵ دەکرێتەوە 2028 کاتێککە بڵاو دەکرێتەوە ئەو گادۆڤارە پێویستی بە هێز و توانایەکی کەمتر بێ تاوەکو کار بکە لەسەر ئەو ئامێرە بچووکە کە لەبەرەوەی هاندهێڵدا تۆ لە کارەبای نادەی تۆ لەگەڵ خۆ دەیگێڕی و پاتری هەیە سە و لێستا سۆنی لەوانەیە ئەم یاریانە ئامادە بکە یاخۆ تاقیکردنەوەیان بکە کە پێویستی بە چەند کارەبایە سەر پاتری پێویستە هێز و توانایەکە چی بەسەدێ فرێم ڕێیت چی بەسەدێ وەکو تێستێکین ئێستا حالیان لە حاڵەتێکی تێستا بەڵام بێگومان ئۆپشنەڵە بژاردێ واتە گەیمەر دەتوانێت هەر بەکاری نهێنێت لە پلەیستەیشن 5 خۆی بەڵام بەگەویستی کارەبا کەمتر بەکاربێنێ ئەو ڤێژنە بەردەست دەبێت واروە کۆنترۆلەر پێرینگی بەردەست خستووە لەوە ئەپدەیتە نوێیە ئەپدەیتێک لە بۆ کۆنترۆلەری پلەیستەیشن 5 هاتووە کە لە ڕێگەیەوە دەتوانی لێکاتدا لە بۆ 4 ئامێر کۆنێکتی بکەی ولا هەر کاتێک بتوێت کۆنێکتەکە پێویست ناکە لە سفر دەست پێ بکەی شتانە ئەوش چۆنە مەسەر دەتوانی بە دوگمەی خڕ لەگەر پلەیستەیشن 5ەکەت کۆنێکت بێ ئەگەر بێت و 4 گۆشەش دابگری بچێتە سەر PC X داگری بێت سەر آیفۆن سکوێر یاخود 3 گۆشەش دابگری یاخود تراینگل 3 گۆشەش دابگری بێتە سەر آیپاد نمونە تابلێت نمونە یەک کۆنترۆلەر یەک جار دەتوانین لەگەڵ 4 ئامێر پێری بکەی وە کۆنێکتی بکەیت. بێمە لای هەواڵەکانی یاریەکان و با بە GTA 6 دەست پێ بکەم دوو هەواڵی گەورەمان هەیە یەکەمیان ئەوەیەکەوە چەند یاخود دەتوانم بڵێم تێز کە یەکێکە لە دزەپێکەرە بەناوبانکانی
ڕۆکستاری چەند وێبسایتێکی دۆزیەوە کە لینکراوە لەگەڵ وێبسایتی ڕۆکستار و ڕۆکستار ئێستا ئەو وێبسایتانی داگیر کردووە و پێشمان وایە بێگومان ڕاستە لە بەرەوەی وێبسایتەکان ڕێک لەگەڵ دزەپێکردنەکەی ساڵی 2021 هاوتایە. نمونە ناوی وێبسایتەکان کە ڕۆکستار ئێستاوە داگیری کردووە یاخود بەدەستی خستۆ دروستی کردووە ئامادە دەکە لە بۆ GTA 6 بە پێی ئەو دەنگۆیە بێ چییە؟ نمونە وێبسایتێکیان بەناوی WhatsApp whatsapp کە پێشبین دەکەین WhatsApp لە واتسەپی هاتبی هاتۆن لە GTA 5 زۆربەی ئەپەکانی نامۆبایلەکە و وێبسایتەکان لە ژیان ڕاستەقینەوە گیرا بەڵام شتێکی گۆڕرا وەکو لۆگۆی ئۆتۆمبیلەکان دۆزە بەڵام شتێکی دەگۆڕیوە ئەمەش پێشبین دەکەین ئەوە ئەپێک بێ یاخود وێبسایتێک زیاتر فکردن و ئەپی دەچی لە بەرەوەی سەردەمی ئێستا زیاتر ئەپلیکیشن و شتە لە زیاتی WhatsApp بەکاربین لەوانێ نامە بگۆڕیەوە لەگەڵ کارکتەری دیکەوە شتانە بەڵام ناوی ئەپەکە ناوی WhatsApp ئەپێکی یاخود وێبسایتێکی دیکەمان هەیە بە ناوی rideme.app ڕایدەکەی بە نەوعی سەیر نووسیوە ڕۆکستار rideme واتە لێم بخوڕە یاخود بمهاژۆ کە هەم معنایەکی تۆزێک نەشیاو دەدا و هەم معنای بێگومان سواربوونی ئۆتۆمبیل و لێخوڕنی تاکسی بێتە دوو ئەو شتانە ئوبەر ئەو شتانە دەدا پێشتر لە هەموو یاریەکان تقریبان مثلا GTA ساندرێسەوەگە سەیری بکەیت نەک یەک و دوو ساندرێستا ئێستا تاکسیمان هەیە بەڵام ئێستا تەکنۆلۆژیا تۆسە پێش کەوتۆ دەتوانانی بە ئەپلیکیشن ئوبەری داوا دەکەی یاخود نازم لە کورسان بە کارمێنە بەڵام لە کورسانی بێگومان زۆر تاکسی هەیە دەتوانانی بە مۆبایل داواکەی لەوانێ ئەو ڕایدمیە یەک بێ لەو شتانێکەوە تەکسێک بە دوگمەیەک لە مۆبایلەکەی کە دوو کارکتەرەکەمان تەکسێک بێتە دوات بکمی.app بکمی واتە پارەم پێ بدە ئەم ئەپە پێدەچێت بۆ لە زیاتی ئەپی کاشەکە بێ کە لە GTA 5 هەبوو یاخود بانکەکان بێت داوانێت لە ڕێگەیەوە پارە بگوازیەوە بۆ کارکتەرەکان بۆ کەسی دیکە یاخود بزنسی پێوە بکەیت ئەپێکە بەناوی بکمی.app کە لە GTA 6 دەبێت وەرە وێبسایتی فەرمی حکوومەتی ئەمریکا یاخود سپیدڵێن ویلایەتی لیۆنایدای ناو GTA 6مان هەیە بە ناوی لیۆنایدا gov.org کە وەبسایتەکە بە حساب لێرەوە دروستکراوە کە وەبسایتێکی فەرمیە لە بۆ حکوومەتی وێ لەوانە لێ ڕاگەنرا بڵاو بکرێتەوە پۆلیس هۆشتانشتیان هەبێ وەرەوە وەبسایتێکمان هەیە بە ناوی brianbradley.com ئێمە دەزانین برایان چییە؟ برایان ئەو کەسە بوو کە لە ترێلەری دووەمی GTA 6 لە سکرینشۆتەکان و ڕۆکسە خۆشی ناساندوێتی کە کارکتەرێکمان هەیە سمەگلەرە یاخود چۆن دەڵێ لە کەناردەریایەکەی شوێن لەگەڵ لە کەناردەریایەک چۆن دەڵێ کۆگای هەیە مەغزەنی هەیە شت دەگوازێتەوە کە بازرگانی مادەی هۆشبەرە بە کوردی پوختی وەربا سایتێکیشمان هەیە بە ناوی hookers-glor.com یاخود galor.com کە لە یاریەکانی پێشووی GTA شوێنی دەتوان دەبی بە کۆڵ قسەدان لەگەڵ بکەم لەبەرەوەی نوێک منداڵ سەیری ئەم ڤیدیۆی بکات دەی بە کۆڵ قسە بکەم لە یاریەکانی پێشووی GTA بە تایبەتی سانەدرێس و ئەوانە لەسەر شەقام دەتوانی ئافرەتی نەشیا و ئەو شتانە بدۆزیتەوە وەروا لە ناو نەخشەکەش بابوزەکە هەیە جا لە ڕێگەی وێبسایتەوە دەتوانی ئەوانە داوەتکەیەک نەخۆت و پیاسیان پێ بکەی دوو نمونە ئیشی باشیان لەگەڵ بکەی کە مەبەستمی ئیشی باش بە خۆتانزانمە بەستن چیە یانیش لە ڕێگەی ئەو وێبسایتە سەیریان دەکەی یاخۆ شتێکە نازانم بزەبت کووە بەڵام پێدەچێت ڕۆکستار لە ڕێگەی وێبسایت و ئەپیشەوە بە هەمان شێوە بەردەستیان بخە لە بۆ ئەو کەسانی دەیانەوێ سمت شەریفیان بە سەلامەتی بهێرنەوە لە ناو یاری GTA 6 وەروە وێبسایتێک کەشمان هەیە بە ناوی wipeoutcornskin.com کە بەڕاستی فکرن و هیچ ناچی نازانم چیەوە وەروە my boy has a creepycorndog.com کە ئەوەش نازانم وێبسایتەکە جێ بەڵام ئەو وێبسایتانە زیان پێکراوە 99.9 مەگەر ڕۆکستار پەشیمان بێتەوە ئەگەر 99.9 لە ناو یاری GTA 6 دەیبینین کە بڕیارە لە مانجی 5 بڵاو بکرێتەوە بەڵام دوێ بەڵامەکەم تێکرد ئەگەری هەیە یاریەکە دوا بخرێ ئەویش لەبەرچە لەبەرەوەی هەر هەمان کەس تازە باسم کرد تۆم هیدرسنی وێبسایت ئینسایدەر گەیمینگ کە لە 2021 یەکەم کەس بوو نەک 2021 لە 2020 بوو یان 19 بوو پێش ئەستەش لە بیرمە کاتێکە دەستم 2020 بوو ڕێک لە 2020 کاتێککە یەکەم ڤیددیۆی سفر یەک ژیری باسی GTA 6مان کرد کە باسی ئەومان کرد دوو کارکتەر لە یاریەکەی هەیە ئەو کاتی خەڵ لە کۆمێتی قەشمەری بەم دەکرستیانگۆ ژیر بەس لە بکۆکردنەوەی ڤیۆ قسان دەکە و ڕاستیش بوو دوو کارکتەری کچەک و پیاوەکمان هەیە ئەو کاتی وەم گۆ لەبەرەوەی تۆم هیدرسن وەیوت چکە باوەڕەمە تۆم هیدرسنی هەیە 100% لەبەرە خۆی قسەی ناکەم تۆم هیدرسن مەفتەیە وتی سەرچاوە بە منیان نەگوتیە بەڵام خۆم پێشبینی دەکەم یاریەکە لە مانجی 5 بڵاو نەکرێتەوە دوا بخرێت بۆ سەری ساڵ یاخود پاییز لەبەرچ تۆم هیدرسن دەڵێ پێشبینی من وایە ڕۆکستار لە مانجی 5 کاتێکە مۆندیال لە مانجی 5 لە ئەمریکا ڕوودەدا
میدیای ئەمریکی بەعام و خەڵک بەعام بە مۆندیالەوە خەریک دەبن نەرسەندا مۆندیال زۆر لە ئەمریکا گەورە نییە بەڕاستی تۆ پێ زۆر گەورە نییە زیاتر فوتبۆڵی خۆیان هەیەوان بەڵام مهم وەروان لە سەری ساڵ دایمە سەر ساڵان و پایزان لە ئەمریکا یاخۆ لە جیهانیش بازار گەرمترە بۆی دەڵێ پێشبین دەکەم دوا بخرێت بۆ سەری ساڵ بەڵام دوا ناخرێت ئەوەی نازانم بەڕاستی بەڵام ئەوەی دەزانم ئەگەری هەیە یارێکە دوا قەت ئەو ئەگەر لە مێشت خۆتان دەرمەکەن بەڵام شتێکی شێ لە بیر نەکەن ڕۆکستار هەرگیز یارێکی دوانە خستووە کاتێک بەرواری فەرمی داناوە ئێستا مانجی 5مان هەیە ئەن ڕۆکسا بە فەرمی دەڵێن لە مانجی 26 وایە لە مانجی 5 2026 یاریەکە بڵاو دەکەینەوە قەت ڕۆکستار بەروارێکی فەرمی داناوە اینجا دوای خزمی هەموو کاتێک وتوێتی لەو ساڵە یان لەو چارێگە اینجا دوای خستووە هیوادارم دوانە خرێت بەڵام ئەو دوای زانیاریەکان و لەسەر یاری GTA 6 بێمە سەر ئەساسن کریت بلاک فلاگ چەند زانیارێکمان هەیە لەم هەفتەیە لەسەر ئەساسن کریت بلاک فلاگی یاخود ئەساسن کریت 4 ریمیکان نزیکەی 2 ساڵ زیاترە من باسی دەکەم لە بەرنامە هێشتا یوبیسۆفت بڵاوی نەکردووە چەند یوبیسۆفت بە فەرمی ڕاگەیاندووە کە لە بەرهەمهێنانە بەڵام زانیارێکمان هەیە کە دەڵێ بڕیارە یاریەکە لە مانجی 3 بڵاو بکرێتەوە و زۆر شتیش دەستکاری کراوە تەنیا دەستکاری گرافیکیان نەکردووە بۆیش پێشبینی بکەن یوبیسۆفت بە 6 دلار بیفرۆشێ شتەکان دەستکاریان کردووە چێ دەڵێ کۆنتێنتیان زیاد کردووە واتە حیوارە شوێنە مشنە حرەکەی تەرتیبات شتیان زیاد کردووە و میکانیکیان دەستکاری کردووە تۆزێک مۆدرنیان کردووە و RPGیان زیاتر کردووە واتە ڕێک نزیکیان کردووە لە یاری ئەساسنە نوێیەکان وەکو مەسەڵەن بە سەردەمی ئۆریجینەوە دەستی پێکرد لە ئۆریجینەوە تاوەکو ئەساسنەکانی ئێستا واتە شادۆس ئەوانە هەمووی سیستمی نوێی RPGیان هەیە کە پێشتر ئەو سیستەمەمان نەبوو سیستمێکی کلاسیکمان هەبوو لە بۆ یاریەکانی یوبیسۆفت مهم تا مانجی 3 دەبێت یاریەکە بڵاو بکرێتەوە بێمە سەرهاوڵەکانی ئێکسبۆکس و یەکدانە هەواڵمان هەیە لەبەر شتێکی گەورە نەبوو لە جیهانی ئێکسبۆکس هەموومان خۆیان ئامادە دەکەن لە بۆ چەند مانجی داهاتوو ئەویش ئەوەیەکەوە بەپێی چەندین دەنگۆی جیاواز بێت پێشتر دەبازانی بەڵام ئێستا تەقریبان نزیک بینەوە لە هەواڵی فەرمی لە مانجی 11 ئەمساڵ یاری مایکرۆسۆفت فلای سیمولەیتەری 2024 لەسەر PS5 بڵاو دەکرێتەوە یەکێ لەو یارانەی کە تایبەت بوو بە ئێکسبۆکس کە ئەویش فڕۆکەکەی کە من کات خۆی عاشقی بووم بەشی ڕابردوو نەک ئەو بەشە چکۆ بەشەم نەکردو لەبەر کێشەی تەکنیکی یەکجار زۆر بوون چاوەڕێ بووم هێشتا زۆری چارەسەر نەکرا چاوەڕێمە ئەم کات دۆزمەوە هەم کێشەکانیش بەتەواوەتی عیلاج بکرێن لەسەر ئێکسبۆکس سیریس X تاقی دەکەمەوە زۆر حەزم بە و یاریانەیە بەڕاستی بە خۆتانزان ژیری سیمولیشن هیوایەت میاری سیمولیشنە ئەوەش سیمولیشنی زۆر خۆشی گەشتکردنە بۆ وڵاتە مایکرۆسۆفت فلای سیمولەیتەری 2024 بەپێی ئەو قسانە بێت لە مانجی 11 ئەمساڵ لەسەر PS5 بۆ یەکەم جار لە مێژوودا بڵاو دەکرێتەوە کە دڵخۆشکارە ئیدی هەموو یاریەکان هاتوون بۆ ئەوەش نێ خۆشەویستانم ئەوش بەرنامەی سفرێک ژیری بوو چاوتان ماز دەکەم تا هەفتەیەکی دیکە ئەڵقەیەکی دیکەی بەرنامە بەخوای گرتنەوە سپێرم خوداتان لەگەڵ